لە ماوەی کەمتر لە 1 مانگدا لە شاری کەلار 2 گەنج بە هۆکاری جیاجا لەلایەن هاوڕێکانیانەوە کوژراون کە یەکەمینیان لە 7ەم ڕۆژی مانگی ڕەمەزان و دووەمینیان لە 1ەم ڕۆژی جەژندا بوو. ئاسان دەستکەوتنی ئابێرەکانی شەڕکردن و فرۆشتنیان بە شێوەیەکی ئاسایی یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی ئەم ڕووداوانە. هۆکاری ئەو کێشەگرفتانە دەست درێژەکرێت بۆ لایەنی پەروەردەی کە لە 11 ساڵی ڕابردوودا ئەو گرفتانەی کە دروستە بوون لە بواری پەروەردەدا ئێمە بەردەوام جەختمان لەوە ئەکردەوە کە کاریگەریە خراپەکانی ئەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ پەروەردە لە چەند ساڵی داهاتوە دەرەکەوێ ئێستاکە بەداخەوە کە بینیمان کاریگەریەکانی دەرکەوتووە بەشێکی سەرەکی بۆ خراپی لایەنی پەروەردەی دەگەڕێتەوە. بەشی دووەمی گرفتەکە گەڕێتەوە بۆ بە ئاسان بەدەسهاتنی ئەو کەرەستانە مەسەن چەقۆیەک ڕۆی لە بازاڕی کڕی 2-3 هەزار ینی ئەوان ئەنجا لایەنی بەرپرسێزەکانی پۆلیس ڕۆڵیان هەیە بۆ نمونە چۆن چەق قەدەغە کراوە ئەکرێ هەڵگرتنی چەقۆ بۆ منداڵێکی 15 ساڵان قەدەغە بکەن ئەویشی چییە بەم چەقۆیە. بەهۆی زۆربوونی ڕووداوەکانی لەم جۆرە لە ناوچەکەدا لەقی گەرمانی یەکێتی زانایان و مامۆستایانی ئاینی لە ڕاگەیاندراوێکدا چەند خاڵێکیان ئاراستەی لایەنی پەیوەندیدار و دەستگاکانی ڕاگەیاندن کرد بۆ چارەسەرکردن و وەستاندنی ڕووداوەکانی هاوشێوە. ئێمە وەکو یەکێتی زانایان لە سنووری گەرمیان لقی گەرمیانی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان پێمان خۆش بوو چەند خاڵێک ئاماژە پێ بدەین یان چەند کارێک بکەین بۆی هەوڵێک دێن بەرەو چارەسەرکردنێکی ئانی بۆ ئەو بارودۆخە بۆیە پێمان داوامان کردن لایەنە پەیوەندیدارەکان لایەنی دادگا و محکەمەکان کە سزای تند دابنێن ینی لایەنەکانی پۆلیس و ئاسایش ومانە دەستکراوە بن کە دەرمەجال نەدەن ئەوانە ژیانی خەڵک بخەنە مەترسیەوە مناڵی خەڵک بکوژن و داوامان کردووە کە پیاوانی ڕیشسپی و ئەوانەی کە سەرۆک هۆز و کەسایەتیەکان تکایە بەو شێوەش ئەوەنە کەسوکاری قوربانیان ناچار نەکەن کە یەکسەر عەفو لێ خۆشبوون هەبێ بەرامبەری ئەم کارانە. توێژەرێکی کۆمەڵایەتی بوونی کێشە کۆمەڵایەتیەکان و نەبوونی وانەی پەروەردەی و داخستنی قوتابخانەکانیش بە بەشێک لە هۆکارەکانی ئەو جۆرە ڕووداوانە دەزانێت. بەکارهێنانی چەکی سپی مەترسیەکی زۆر گەورەی هەیە چی لەسەر تاکانی کۆمەلگا چی لەسەر کۆمەلگا بەگشتی لەسەر تاکانی کۆمەلگا چکەوای لێ هاتە ئەم جۆرە چەکانە کەس لێ پارێزراو نیە هەموو کەسێک ئەندامێک لەم کۆمەلگای ئەگەر ئەوەیە تووشی ئەم حاڵەتە بێت چکە دەستگەشتن پێی کارێکی زۆر ئاسانە و بۆتە مەترسیەک لەسەر هەمومان لە هەر جێگەیەکە بین ئەگەر ئەوەی هەیە تووشی کەسێک بین کە ئەم چەکە بەرامبەر ئێمە بەکاربێنێ بەداخەوە نەبوونی وشیاری نەبوونی نەمانی کەرتی پەروەردەوە کوجاران ئەعلام گەورێکی خراپ ئەگێڕێ دەست بەتاڵی لای گەنجان وەزعی اقتصادی زۆر خراپ ئەو وزەیە و ئەو توانایە کە لای گەنجان هەیە بەکار نایەت بۆ کارێک کە سوودبەخشێت. لە ماوەی ڕابردوودا لە گەرمیان لەلایەن هێزەکانی پۆلیس و ئاسایشەوە هەڵمەتێکی دەستگیرکردن بۆ ئەو کەسانە ڕاگەیەندرا کە هەڵگری ئامێرە بریندارکەرەکان و ئامێرەکانی شەڕکردنن. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە لای هاوڵاتیانی گەرمیان بەردەوام نەبوونی ئەو هەڵمەتانە و بنبڕنەکردنی دیار دەکەیە بە یەکجاری. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.